حەسکەین پۆنزین ئەرزۆن ببیدن بشێوەیەکێ ئەو چونکە ڕۆسی گەلە خەلکێمە vê ponzînê kortînî tên trompêl gelek hat nûçûn serhey hîvî darîn hikûmeta me Herêma Kurdistanê ihtimal me ku giring li vî boreyê bidin çûka gul û gov zindê xelkê me ne û rostî em heskeyn pîşek şêweyekê ew bête erzonkirin û çûnke rostî li başûrê Iraqê ponzîn û erzon em heskeyn Kurdistanî ji erzon bibin. بەڕاستی و کەسانەی کە جگەرە چێژێشن شتێکی زۆر ناشرینەکە لە شوێنە گشتەکان چێشن و خۆشیان عادز دەکەن ئەگەر نەفرێک پێیان بڵێتن بۆ لە جگەرەمە پێشە ئێرە زیانی هەیە زیانی بۆ نەفەریتکە هەیە خۆیان عادز دەکەن ناوی بە هیچ شێوەیەک عادز بن دەبێت ڕێز لەو کەسانە بگرون دەبێت ڕێز لە چاودێرەیان بگرن گوێم ئەوەیە جگەرە تەرککەن لەبەر ئەوەی بەڕاستی شتێکی زۆر زۆر ناشرینە. هیوایەتم لە بەو حکوومەتە نەماوە لەبەرەوەی گوێ لە داواکاری خەڵک ڕناگرێت ئەو بەرنامەی کە خۆی هەیەی ئەو بەرنمەیە پێشکەش دەکاتن و هیچ لە بەرژەودی خەڵکدانی من پێم وایە کە حکوومەت چارەسەرێکی تەواو بۆ کێژەکانی کوردستان بکاتن. لە ڕۆژی حەفلاتە لە ڕۆژی لەدایکبوونی مناڵەکانمانە لە ڕۆژی لەدایکبوونی خۆمانە لە ڕۆژی زەواجمانە ئێمە چی بکەین دارێک نەمامێک گوڵێک لە شوێنێکی گشتی لە ماڵی خۆمان لە باخچە بچووکەی ماڵمان لەبەر دەرگای خۆمان بچێنین بۆ زیاتر بژانەوەی کوردستان بۆ جوانکردنی کوردستان بۆ ڕازاوەکردنی کوردستان لە سیستەمی کۆریای باکووریشە ئەمە هەیە کچ و کوڕێک ئەگەر زەواج بکەن یەن دوو نەمام ئەچێنن بۆ ئەوەی شارەکەیان وڵاتەکەیان جوانتر و خۆشتر بکەن بە هیوای بژانەوەی کوردستان و بە هیوای ئەوەی کە کوردستانێکی جوانترمان هەبێت کوردستانێکی ئازادترمان هەبێت.